کاک دکتۆر گیان ئەوڵێ تەداخولی زۆر شتی منەکە من هاوسەری منە ئەوە تەداخولی پێ ناڵێن بەڵام بۆ نێشتی خراپ خۆ من ئەبێت تەداخول بکەم ئەی کێ تەداخول بکە تەداخولەکەش لە خۆی پرسە بڵێ چییە زانی چۆنە کاک دکتۆر من شەو ڕۆژ ئیشەکەم هیلاکە بم لەخوا بە زیابێ نەمێشتوە لە هیچی کەم بێ هەر شتێکی بەدڵ بوو بێ هەر شتێکی حەز لێ کرد بێ خۆی ماڵ و مناڵی من بۆم دابین کردو بۆم جێبەجێ کردووە ینی جلی ژەڵی ئەو جلە بکڕا هەر خۆی بە هەوەسی خۆی کاڵێ ئەو بەدڵی خۆی کرد قەت من مەرجم بۆ دانەناوە بڵم ئیلا ئەبێ ئەوە بکەیت و بکەیت نا حەد لە خواردنا لە شتی ماڵکڕینە لە قاپ و قاچاق هەر شتێکی جوان بۆ ماڵەکەی کڕی بێ من تەداخولم نەکردو قسەشم نەکردو بەدڵی خۆی کردووە بەڵام تەداخولێکەوە حەق بە حەقی خۆمی بزانم کردبێتم تەنها ئەوەیە کاک دکتۆر ئەمەوێ کۆمەڵێ هاوڕێی هەیە لیان دوورکەوێتەوە بڕوا بکە کاک دکتۆر دووسێ هاوڕێی هەیە وەڵای لە ڕوشمیە شەرمە من لێرە باسیەکەم ئەم هاوڕێیانی ڕەفتاریان زۆر سەیرە جلوبەرگیان زۆر سەیرە ئەمانە ئەچنە کافتریام هاوڕێیانی خێزانم ئەمیش ئەچێ لەگەڵیانە کاک دکتۆر جگەر لە جگەرە نێرگە لە ئەکێشن تانیوەی شەو لە کافتریادا ئانیشین ئەخ باش ئەمانە ماڵ و مناڵیان نییە ئێمەش یعنی گەورەترین کێشەی من کە دروست بووە لەگەڵ ئەما کە ئێستا تۆراوە لەسەر ئەو مۆزوعەیە بەڕاستی یعنی جلی وە نەشیا و لەبەرەکەن ئەم هاوڕێیانی یەنە ماڵی ئێمە جاری وایە لە هەفتەیەکا دووسێ جاریان بڕوا بێ یعنی من شەرمەکەم تەریقەمەوە سەر هەڵبڕم جلێک بەنوعێک لەبەرەکەن یعنی هەموو لە شیان دیارە دوایەوە کاک دکتۆر من مناڵم هەیە مناڵەکانم باوکە وەڵڵای ئەم ژنانە زۆر سەیرن ئەوە کەی جلی دەرەوەی وەڵڵای بۆ حەوشەش نابێ